بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، ئەمڕۆ دوو بابەتی سەرەکیمان دەبێت کە هەردووکیان بە جۆرێک پەیوەندیان بە ئایندەی قەوارەی هەرێمی کوردستانەوە هەیە. سەرەتا سەبارەت بە پەیوەندی لەگەڵ عێراق و پرسی موچەتە و تێ دەکەین لە ئیدامەی گفتوگویەکدا کە شەمە کردمان و پاشانیش دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە و هێرش بۆ سەر فڕۆکەخانی کشتتوکاڵی هەربەت و ئۆپۆزیسیۆن چەکمەداڵماڵی چەک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران تەوەری دوین بەرنامەکەی ئەمڕۆمان دەبێت. بەڵام پێش ئەوەی کە بچینە تاوتۆکردنی ئەو تەوەرانە سەبارەت بە ڕووداوی ئەمڕۆی شاری سلەیمانی کە بڕیار بوو لیژنەی هاوپشتی لە ئاسایشی خەڵکی کوردستان کۆبوونەوەیەکی جەماوەری بکات دژ بە هێرشەکانی تورکیا ڕێگەی لێگیران لە پێشە ئەو بابەتیان تاوتۆ دەکەین. وەک هەموو جارێک ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و بە کۆمنتێک سەرنج و تێبینی و پرسیارتان بنووسن و من ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، بڕیار بوو ئەمڕۆ لیژنەی هاوپشتی لە ئاسایشی خەڵکی کوردستان کۆبوونەوەیەکی جەماوەری لە شاری سلەیمانی ڕێکخرا، بەڵام ڕێگیری لێگیرا و نەیانتوانی ئەنجامی بدەن. پێش ئەوەی کە بچینە سەر بابەتە سەرەکیەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤ زۆر بە کورتی ڕاپۆرتێک لەم بارەیەوە وەردەگرین بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەش لە لیژنەی ناوبراوەوە مەحمووی حەلاقمان لەگەڵدایە. مەحمووی حەلاق، ئێوارەت باش و سپاس کە توانیت بەشدار بیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و سڵاو و ڕێزم بۆ بینەرانی ڕادیۆکەتان. بەڵێ سەرەتا لەو لیژنەی کە پێکتان هێناوە پێمە خۆشە لەسەر ئەوە ببیستم کە ئەم لیژنەیە بۆ پشتیوانی لە بەرگری لە ئاسایشی خەڵکی کوردستان لە پێناو چی و بۆچی پێکات و کەی پێکات؟ سەرەتا حەزەکەم وشەیەکە بۆ ڕاستکەمەوە، لیژنەی هاوپشتینیە لیژنەی بەرگریە لە ئاسایشی خەڵکی کوردستان. ئەم لیژنەیە بە مەبەستی ئەوەی کە کۆمەڵێک لە چالاکوان لە چەپەکان لە کۆمۆنیستەکان لیژنەیەکیان پێگەناوە بە مەبەستی ئەوەی کە بتوانن بەرگری لە هینکەن بڵێن بەرگری لە خەڵکی کوردستان بکەن دەربارەی ئەم هەموو ناحەقی و ناڕەوایی ئەم هەموو تیرۆر و کشتوبڕێکە بە عالەمی ئاشکرا بە بەرچاوی دنیاوە ئەگزۆری لە کوردستان. هەدەفەکەی ئەوەیە بە مەبەستی ئەوەی کە خەڵک بێنێتە پشتی ئەمەی بۆ ئەوەی کە بتوانێت بەهێز و بە فشاری خەڵک بتوانن ڕێگریکەن لە داهانێشت لەو هەموو هجومانەی کە بۆ سەر سفرە و ژیان و موچە و ئەم خروقاتە سیاسیانە و ئەم تیرۆرە سیاسیانەیە کە لە ئاسمان و لە زەمینەوە حەق بە خەڵکی کوردستان دەکرێت و مەنتەقەکان نائارام و تووشی شڵەژانێکی گەورە ئایبێت وە خەڵکیش لە دڵەڕاکیەیەکی هەمیشەییە ژیان بەسەرەبات. هەدەفی ئەسڵی ئەو ئەمەیە. بەڵێ و پێم وابێت چەند ڕۆژ بەر لە ئێستا کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریتان ئەنجامدا سەبارەت بەو هێرشانەی بڕیار بکرێتە سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و ئەم ڕۆژ کۆبوونەوەیەکی جەماوەری بەرامبەر بەو هێرشانەی تورکیا ئەنجامی داوە. ئەگەر لە زاری خۆتانەوە ببیستین ئەو چالاکیانەی کە کراونیان بڕیار بوو بکرێت وە چی ڕوویدا فەرمون بەپرسی. ئەم لیژنەیە چەند کۆبوونەوەیەکی بەدواییەکە ئەنجام داوە لە چەند ڕۆژی ڕابردووە هات مینێکی یادداشتنامەیەکی نووسی لە بەردەمی با بڵێن پەرلەمانی عێراقدا لێوە کۆنگرە ڕۆژنامەکە ساز کرا بە مەبەستی ئەوەی کە یادداشتە بگرێتە حکوومەتی عێراق بتوانێت لە ڕێی کوردستان و لە ڕێگەی ئەوانە بتوانن ڕێگری بکەن لە ئەگەری هێرش و پەلامارەکانی جمهوری ئیسلامی کە قەرار بوو 19 مانگ کە بڵێن دوێنێ بوو کۆتایی پێهات بۆ ئەوەی کە ئاگادار کرێنەوە لەو خەتەرە لەو پەلامارەی کە بەڕێوە ئەبێت بۆ بڵێن بۆ کوشتن قەسەفکردن و ئاوارەبوونی خەڵکەکە چ لەوێ و چ لە داخلی منتیقەی سلێمانیشە. دوایەوە کۆبوونەوەی تر کرا
ئەم دوێنێ بە مەبەستی ئەوەی کە بتوانێت ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دیسان لەبەر بەردەمی پارکی گشتی ناو شاری سێمایی لای باوەڵێن پاڵاس بە مەبەستی ئەوەی کە بتوانین وتارە بخوێنێتەوە لەسەر ئەو خروقاتانە و لەسەر ئەو تیرۆرە سیاسی ئاسمانی و زمینەی کە ئەکرێت لە ناوچەکە بەتایبەتی لەسەر ئەم قەتوعامەی کە کرا لە فڕۆکەخانەی عەربەت هەروەها لە ضمنیانە تیرۆری کەسێک لە کەنەکە کۆمیتەی با بڵێن هێن کەنەکە لە هەولێر لە ناو مەقەڕەکەی خۆیان مەبەستمان ئەوە بوو کە ئەمە بدرێ بەگوێ خەڵکە لە هەموو ئەم تاوانە گەورانەی کە لە ڕێگەی تورکیا و ئێرانەوە ئەکرێت کە ئەمە بڵێن ئەمەی عەربەت تیرۆرێکی سیاسیە ئەوەی هەولێریش هەمان شێت بۆ ئەوەی کە ویستمان ئەوە بڵێن بە خەڵک کە بێتە پشتمان لە پێناوی ئەوەی کە بتوانین فشارێکی اجتماعی گەورە دروستکەین لەبەر ئەوەی کە ڕێگری بکات لەم هەموو تاوان و تاوانکاریە کە بەڕێوەشە بە ئاشکرا و بە بەرچاوی میدیاگانی دنیاوە. بەڵام کەالعادە هەر وەکو هەموو جارێک ئاسایش سلێمانی بە بیانوی ئەوەی کە ئیجازە وەرنەگیراوە و نەهاتوون تەقدیمی کەن نایان هێشت ئەو کۆنگرە ڕۆژنامانیە جێبەجێ بکرێت فشاری زۆریان کرد ئێمەش فشاری زۆرمان کرد بوو بەنەوەیەک لە دەمەقاڵەیەکی تونوتیش لە بینی ئێمەوانە ئەخیرن بۆ ئەوەی کە ئیتر شتەکان هین تێک نەچێت بە ناچاری لە ئەنجامی لە زەمنی هینەکانە کۆمەڵی قسە باس کرا یەک دو هاوڕێ لە لیژنەکە قسەیان کرد کە بۆ ئەویان ڕاگەیان کە ئەنی بۆچی ڕێگری ئەکەن لە تاوانکاریەک لە تیرۆرێکی سیاسی لە کاتێکە چەند کەسێک لە دەستگا ئەمنیەکانی ئەوان بەو شێوە وحشیانە قەتوعام کراوە یعنی بەڵێ ئەو پرسیارێکی زۆر وازەحە و پرسیاری من و ڕەنگە زۆر کەسی تریش بێ بۆچی ڕێگری لە کۆبوونەوەیکی لەو شێوە ئەکسێکە هێزە ئەمنیەکان خۆیان بوونەتە قوربانی بۆن دلیلەکە زۆر ڕۆشن بە بڕای من دلیلەکە ئەوەیە کە هیچ شتێک نەماوەتەوە بۆ ئەمانەتی خەڵکی کوردستان لە بینی ئەم دوو حیزبان تۆ تەسەورەکەیت میدیاکانی زوونی ئەو لە یەن پەکەکە تاوانبارەکەن کە پەکەکە لە ناو ئەو شوێنە بووە بۆیە قەسف کراوە یعنی با بڵێن ئیعلامی بندیوار و سەردیواریان ئەم جەبهەیە هینەکات ناچێتە سەر ئەوەی کە ئەمە تاوانکاریەکە بە حەقی ئینسان یعنی ئەوان وا هینەکەن کە پەکەکە بەشەریتیان نەبێت ئینسان نەبن بە هەر حاڵ لەوانەیە زۆر کەس بیرروڕای لەگەڵ ئەوانان نێتەوە و نەگونجێت بەڵام ناکرێت تۆ بەرامە بە تاوانکاریەک بێت یەخەی زوونی ئەم سەرگری لەبەر ئەوەی کە پەکەکەی تیا بووە بۆیە ینی بە کوردیەکەی نەوعێک مجاملەی حکوومەتی فاشستی تورکیاکە لەبەر ئەوەی کە پەکەکەی تیا بە بۆی لێیاو زوونی ئەملاش بەداخەوە یعنی ئەبوایە هەر لەباری ئەخلاقیشەوە ڕێگریان نەکردایە بە دلیلی ئەوەی کە چەند ئەندامێک لە خۆیان بە شێوەیەکی زۆر نائینسانانە قەتوعام کراون ئەوە نەکرد ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەم دوو حیزبە هیچ ئەمن و ئاسایشی خەڵکی کوردستانیان بە هەتا بە ڕێزەکانی خۆشیانە بۆ گرنگ نییە ئەوەی کە بەلایانە مهمە لەم بەند و بەسوکلی گرێدانەوەی خۆیان دوانەکەون ئەوە لەولا ئەوان هەچی کۆشبەر و دەوارنشینەکانی ئەو منتیقا شاخانە هەمیان داگرت بۆ ئەوەی کە نەوعێک ڕێگە خۆش بێ بۆ ئەو شەڕێکە خەریکە بەڕێوەیە کە پێ ئەچێت سوزانم ئەو منتیقەیەش بێن گیرروگازێکی زۆر سەخت و ناهەمار و نائینسانیەوە یعنی شتێکی عەجیب و غەریب نییە بە بڕوای من ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەم دوو حیزبە سیاسەتیان هەر ئەمە بووە بە درێژایی 39 ساڵ هیچ ئەمن و ئاسایش و ژیان و گوزەران و ئیش و کار و ئەمانەی خەڵکی کوردستان بە مەسئولیتەوە وەرنەگرتووە ئەوان سێراعاتی خۆیان لە بینی خۆیانە لەسەر ژیان و گوزەران و خوێن و ئێسقان و دار و بەدی خەڵکی کوردستان ئەمەنە پێشەوە ژینا ئەوەیە نەکە ڕێگیریان نەکردای ئەوە زۆر بە ئیشتیاقشەوە بەهاتنایەت دیفاعیان کردایەوە بە خۆشبەختانە کۆمەڵی خەڵکی تر هاتن بەڵام بەداخەوە کە ئەخیرەن پاش مشتومڕێکی زۆر قورسیش نایان هێشت ناچار ئێمان بەجێ هێشت لە نزیک پارکی حدیقەی شەعب لە حەوشەی ڕادەی
ئۆفیسا کۆگرێکی ڕۆژنامەوانیان گرت بۆ ئەوەی هیچ نەبێلانی کەم ئەو پەیامە بە خەڵک بدرێت کە سەرڕای ئەوەی کە ویستویانە ئەم بەیاننامەیە بخوێنرێتەوە دەرحەق بە ئیدانەکردن و محکومکردنی هێرشی تیرۆریستی ئاسمانی تورکیا بۆ سەر فڕۆکەخانەی عەربەت و کوشتنی بەرەم تیرۆرکردنی ئەو کوڕەش لە کەناکە لە هەولێر کە دوێنێ لە مقەڕەکەی خۆیان تیرۆرکرا. ئەخیرەن بەیاننامەکە خوێنرا بە مەبەستی ئەوەی کە بدرێ بەڕای گشتی و الحاحی ئەوە کرا باوڕێن دڵنیای ئەوە کرایەوە کە ئەم لیژنەیە بەردەوام لە کارەکانی خۆی و ڕێگا گونجاوترە دۆزێتەوە بۆ خۆی بۆ ئەوەی کە خەڵک هەڵخڕێنێ لە دەوری ئەوەی کە بێنە مەیدان لەبەر خاتی ئەوەی کە دیفاع لە خۆیان کەن، دیفاع لە ئاسایشی خۆیان کەن، دیفاع لە ژیانی خۆیان کەن، دیفاع لە هەتا زیینومانەوەی خۆیان کەن. یعنی ئەو هەفتە و دەڕۆژەی پێش و خەڵک بەجددی زۆر تەوەتوری هەبوو کە ئەگەر بێت و ژمهوری ئیسلامی هێرشی زەمینی بێنەتە ئەم منتیقەیە کە من شخصان زوو ئاوام هین کرد لە مێشی خۆما کە ئەوە ئەگەرێکی دوورە بەڵام ناڕەحەتی و سڵەژانێکی دروست کرد لە ناوچەکە بە تایبەتی ئەو منتیقانەیەکە نزیکتر لە مقەڕەکانی ئەوە. مەبەستمەوە لە ئەخیرا ئەوە بڵێم لە ئەخیرە پرسیارە ئەوەیە کە ئەم نەهێشتنی ئەمە و حتا کۆبوونەوە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی بەردەمی پەرلەمانی عێراق باڵێن نوێنەرانی پەرلەمانی عێراق لە نزیکی کارەزەوش حتا ئەویش نەوعێک بەدزیوە کرا بۆ ئەوەی کە نەکو نێڵن ڕێگری لەوەش بکرێ بۆی پەیامەکە بگەێنێت. ئەمانە هەمووی دەرفەری ئەوەن کە ئەم حیزبانە هیچ ژیان و زیینومانەوەی ئینسانی وڵاتیان پێ مهم نییە، ئەوەی کە بەلایەنە مهم توانن چۆن سیاسەتی خۆیان بەرنە پێش و لە بەرامبەر یەکتریان لە منتیقەی نفوزی خۆیانە. بەداخەوە ڕێگری کرا لەو کۆبوونەوە جەماوەریە. ویستم بپرسم کە کاروباری لیژنەکە بەردەوام بەڵام خۆتان ئاماژەتان پێداکە بەردەوام دەبێت. مەحموود حەلاق لە لیژنەی بەرگری لە ئاسایشی خەڵکی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین. دەستیەوەش خۆش هەر بژین هەر بێن سەلامەت. زۆر سپاس. عزیزان وچانێکی کوردە دەین و پاشان سەبارەت بە پرسی موچە و ئایندەی قەواری هەرێم لەگەڵ خسرۆسایە ئیدامە بە چاوپێکەوتنی ڕۆژی شەممە دەدەین. لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز، ڕۆژی شەممە لەگەڵ خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چاوپێکەوتنێکمان سەبارەت بە پرسی موچە و ناکۆکیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی ئەنجامدا. ئەو چاوپێکەوتنە ئێستاش لە پیجی فەیسبووکی پێشەنگ تیڤی و هەروەها لە یوتیوبدا بوونیان هەیە و سەرنجی بینەرانی بۆ ڕادەکێشم ئەگەر هاتوو گوێبیستی ئەو چاوپێکەوتنە نەبوونەوە حتمما بیبیستن. بەڵام لە ئیدامەی ئەم باسەدا ئەهێنێت قسەی زیاتری لەسەر بکەین و دووبارە خەسرەوسایەمان عەزەتدایەوە کە بەشدار بێت لە بەرنامەکانی ئەم شەودا و ئیدامەی ئەو چاوپێکەوتنە بدەین. خەسرەوسایە ئێوارە باش و سپاس کە دووبارە ئامادەیت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا. سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەران و بیسەرانی ڕادیۆی تەلەڤیزۆنی پێشەنگ تیڤی. هیوادارم باسیی بەسوودمان بۆ جۆگران و بیسەرانی تەلەڤیزۆنەکەتانە بێ. بەڵێ شەمەی ڕابردوو سەبارەت بە پرسی موچە و ئەو ناکۆکیانەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیدا هەبوو تاوتوێ کرد. لە قسەکان تا چەند جار جەختت لەسەرەوە کردەوە کە ئەمە تەنها قسە لەسەر موچە نیە، زۆر فراوانترە. هەر ڕۆژی دوای ئەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ناردنی بڕێک بودجە بۆ دانی موچەی سێمانی فەرمانبەرانی شارەکانی هەرێمی کوردستان. پێش ئەوەی کە بچمە سەر کۆمەڵە پرسیاری تر لە پەیوەند بە ئایندەی ئەم هاوکێشەیە ئەچی لێت ئەکرێت ئەمە بڵم کە ئەمە ئەکرێت چیمان پێ بڵێت کە ئەم بڕیارە درا موچە بنێرێت بۆ فەرمانبەران. بەڵێ تەبعاً ئەگەر بەراورد بۆ قسانەی وەکو ئێوەتان لە بەرنامەی شەمەی ڕابردووە بە بارودۆخەکانی ئێستا و مامەڵەیە کە حکوومەتی عێراقی کردی زۆر حەقیقەت نیشانەیە کە ئێمە لەو گفتوگۆیە خسمانە بەرچاوی بینەران و بیسەرانی
تەلەڤیزۆنی پێشەنگی خۆشەویست. یەکێکەوە بوو ئەوان بە هەموو زمانێ هەموو دەستگا تەبلیغاتەکانیان ڕاگەیانەکانیان خستە فریودان و پیا هەڵدان کە گوایە ئەم سەفەرەی مەسعود بەرزانی دەستکەوتی هەیە و دەرگای کردوێتەوە وەزع باشە بێ و ڕێکەوتە نەکرێ و وە موچە کێشەی موچە چارەسەرەکرێ و لایەنەکان دو ساعتی خۆیان بۆ کورد و بۆ شای سەداراییەکان و دەستور و ئانە، بەڵام ئێستا دەرکەوت کە ئەمانە هەمووی قسەی پرۆپوچە، هەمووی بۆ چاوەبەستکردن و بەلاڕادابردننی خەڵکە. ئەگەر ئێستا ببینین دقیقاً سیناریۆکە لەوەی کە ئێمەش باسمان کردبوو بەکەمتر گەیشتووە. سەرنجام حکوومەت بڕیاریاوە 600 ملیار حتا کەمتر لەو هەشتەی کە خۆیان پێشنیاریان کردووە بە قەرز لە ڕێگای چەند باخێکەوانەکە لەژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقا بدرێ. ئەوەش بە بەهانەوەی نەختینە نییە، بە بەهانەوەی کە کێشەی تەکنیکی هەیە. ئەوە چەند ڕۆژێت تا ئەسا ئەم ئێوارەیە ڕێباز حەملان نوێنەری ڕاوێژکاری حکوومەت بازەکە کاڵێ هیوادارین لە ئاخری هەفتەیە لە سەرەتای هەفتەی تازەیە ئەو حوسەیە بنێرێ. بەڵام ئێستا سیرەکەی حکوومەتی هەرێمی خسۆتە چیەوە؟ ئەم قسەیە بێ بکەین. ئێستا حکوومەتی هەرێمی خسۆتە تەقەڵێدانەوە کە چۆن بتوانێت ئەم پینەیە لەگەڵ ئەم سێ مانگەکە بە قەرز کە ئەیش مانگانە پێدرێت چۆن ئەم تەقەڵەیە و ئەم پینەیە بکە. یعنی بە معنای بووچەی مانگی 7 و 8 معلوم نییە چی لێەکەن، معلوم نییە ئەیدەن و ڕۆشنەکە هیچ ئاسوێک بۆ دانی ئەم موچەیە لە ئارایانە. ئەگەر ئەمە دۆخەکە بێ ئەبینین کە ئیتر ئەم سەردانە نەدەستکەوت بووە نا کێشەی موچە چارەسەرەکە. دقیقاً ئەو ئەنجامگیریەکە ئەوەی کە حکوومەتی عێراق رازی بووە بە قەرز 600 ملیار بدا لە باتی 500 کە پێشتر حکوومەتەکەی سوودانیا لە ژێر فشارەکانی ئەمریکا و ئێران بووە. ئەجینا ئەمە نەدەستکەوتی سەردان بووە نا ئەوەی کە ئەو ئەحزابی قەومی شیعە و سونەکان پابندن بە دەستورێکەوە کە خۆیان هەمیشە باسیەکەن. نا مەسەلەکە ئەمان نییە. ئەوان بڕیاریان ناوە لە وەڵام بە پرسیارەکەشتانە بڕیاریان ناوە کە قوارەی هەرێم لە کەوتۆتە ژێر گوشارێکەوە بەرەنجامی تەوازنێکە لە ئاڵوگۆڕی هاوکێشەکانی نێوان هەرێم و بەغایە پێکاتووە. ئێمە زۆر جار ئەمەمان باس کرد لە دیدارەکەی شەمەشا باسمان کرد کە ئەمانە حکوومەتی عێراقی سیاسەتی مەرکەزیکردنەوەی دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەکانی هەرێمە هەیە. ئەو ئیمتیازاتانی کە لە ژێر دەستورا بووە ئەمە جێگای احتیماد نییە. ئەو ڕێکەوتنانی پارتی و یەکێتی لەگەڵ دەوڵەتی قانون لەگەڵ مالیکی لەگەڵ سەدر لەگەڵ هەر کەسێکە کردێتی پایدار نییە، تەنها بۆ وەرگرتنی ئیمتیازی حیزبەکانی خۆیانن. داهاتووی ئەم دەسەڵاتە وەکو بە قەولی کابرایوتی لەیکێ لە تەلەڤیزۆنەکانە باسی کرد حکوومەتی عێراقی ئەم قوارەی هەرێمەیەک و لیمۆیەک لێ کردووە هەتا بێ ئەیگوشێ تا تێکڵەکەیڵێتەوە. ئێستا بەڕاستی بۆ واقعی گەشتە ئەم حاڵەتە، یعنی ئیتر ئەوەی کە قوارەیەکی هەرێم بێ و دەستورێک ئیجرا بێ و شامی شەریفی و قەزی موچە حەلبێ ئەمە خەیاڵەکە و خەڵک نابێ باوەڕی پێ بکە. ئەحزابی دەسەڵاتدار لە عێراق لە هێز و توانای ئەحزابی قەومیان خوێنۆتەوە. ئەمریکا و ئێران و دەوڵەتانی ئەوروپی لەوە گەیشتون کە زۆرتر تەمایلن بە ئیستقراری عێراقا. ئیستقراری عێراقیش یعنی باڵا دەستکردنەوەی ئەم دەسەڵات لە مەرکەز. ئەم پرۆژە ئەمریکایی کە تەقسیمی دەسەڵات و پۆستەکان و داهات و بودجە و نەوت و ئەم شتانە لەسەر ئەساسی کورد و عەرەب و شیعە و سونە تەواو بووە. ئەبێ دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر بیانەوێت پارێزگاری لە پێگی خۆیان کە دیارە سیاسەتیشیان هەرەوەیە بە هەر جۆرە بێ خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم باهەوز و ئەم تەوازن و هاوکێشەی کە لە بەغا بەڕێکەوتووە. بۆیە مەسلەی موچە و قوتی خەڵکی کوردستان بە هیچ جۆرێک لە سەردانەکان و لە ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی لەگەڵ سوودانی و حکوومەتەکەی لەگەڵ مالیکی و حیزبەکەی لەگەڵ تەحالوفاتی هاوەهەنگی لەگەڵ ئەمانە ناچێتە پێشەوە. خەڵکی کوردستان ئەبێ بیریشی تر بۆ بەدەستێنانی داخوازی و موچەکانی خۆیان لە حکوومەتی هەرێمە بێ بیرکەنەوە. من ئەو کاتەش وتم کە لە کوردستان نەقسی سەرمایە نییە، ئەوەنە داهات و سەرمایە هەر ئێستا بەبێ پارەی ئەوەش ئەگەر داهات و دەسەڵات بکەوێتە دەست نێرانی خەڵکەوە
ئەتوانرێن نەک موچە بڵکو و لانی کەمی ژیانێکی ئاسوودە و خۆشگوزەران بۆ خەڵکی کوردستان دابین کرێ. بەڵێ لەسەر ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق لەگدانەوەی جۆراوجۆری بۆ دەکرێت و تەنان دەسەر بەکارهێنانی ئەو بڕەپارەیەش ئەکرێت بۆ مانگی 7 بەکار بهێنرێت یاخود نەوەکو لە قسەکەی خۆشتاندا هاوت یاخود مەرجەکانی چییە؟ بەڵام لێرەوە نوێنەرانێک لە هەرێمی کوردستانەوە وتوانەکە بەو پێی کە ئەوەکو قەرز پێمان ئەدرێت ئازادین چۆن بەکاری دەهێنین یاخود ئەگەر منیش ئاماژەیەک بە قسەیەکی ڕێواز حەملان بکەم هەر ئەمڕۆ توێتی ئێمە نەرمیمان نواندووە بەرامبەر بە بەغداد بەڵام ئەمە مانای لاوازی نییە. ئەم قسانەی نوێنەرانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران چی ئەگەیەنێت و ئەکرێ بەکوێ بگات ئەم هاوکێشەیە؟ بەڵێ تۆ سیرکەن ئەوەڵ کە مەسوول بەرزانی سەردانی کرد و پێش بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی دەستکەوت ئەوانە کرد خوێن لە لامیلیان ئەفریقا گوایە کورد ئەگەر یەک دەست بێ و یەک گرتوون بێت توانشتی پێ بکرێت. بەڵام ئێستا چونکە قەرارەکە بە ڕۆشنە کە سێ مانگ ئەم پارەی کە دراوە مانگی 9 بۆ 12 ئەم معلوم نییە ئەم دوو مانگە چی لێ هاوکاتیش لە ساڵی تازە معلوم نییە ئەم کێشەی سەرهەڵایەتەوە سەر هەڵنایەتەوە. ئێستا قسەکانیان باداوەتەوە. ئێستا زمانی ئەیانێ بە خەڵک بڵن کە ئێمە زۆر تۆلەرانس و زۆر لێبوردەین و بە دیبلۆماسی کارەکەین. نا ئەو زمانی کە ئەوان قسەی پێەکەن زمانی شکستە، زمانی تەسلیم بوونە، زمانی ئەوەیە کە هیچ کارتێکیان بۆ مقابلە لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سیاستەکانی لایەنە عێراقیەکان و حکوومەتی سوودانیا بەدەستەوە نییە. سیاستێکە کە حتا ئەمریکا و ئەوروپاش ئەو ڕۆڵەی جارانیان نەماوە کە فشارخەنە سەر حکوومەتی عێراقی دەسەڵاتدارانی هەرێم چیان بێ ئەوە جێبەجێ بکەن. نا ئێستا هاوکێشەکە گۆڕاوە. بە بڕای من ئەو قسانەی ڕێباز حەملا ئەو قسانی کە ئێستا دەستگاکانی میدیای پارتی و چێتیکە بەڕۆشنی پێمان دەڵێ کە کێشەی موچە هەرێمی کوردستان کێشەی فەشەلی فیدرالیزم و ئەم تەوافقاتانەیە کە دەورەیەک لە دوای ڕوخانی حکوومەتی بەعز و هاتنە سەرکاری حکوومەتی دیموکراسی ئەمریکایی هاتۆتەکایەوە. ئێستا ئەمە گۆڕاوە. مەسەن تۆ بێنە بەرچاوی خۆت گریمان ئەوە ئەم هەچۆنە یەکێتی و یعنی حکوومەتی هەرێم مانگی 9 خسەبری مانگی 7 و مانگی 10 خسەبری مانگی 8 و بۆ جۆرە ڕۆیشتن. ئەی لە ساڵی داهاتووە چێکە؟ من لەو گفتوگۆیی پێشاوتم بابە ئەمانە کێشە حکوومەتی عێراقی شەڕەکە بۆی کە تەنازول لەسەر مەسلەی موچە بکە ئەمەشیان لەژێر دەست دەربێنێ بۆ ئەوەی بتوانێت بە موقعێکی زەعیفەوە یاسای نەوت و غازیان پێ ئیمزا بکە. ئێستا لە ساڵی داهاتووە حتا ئەگەر بیانەوێ یاسای بوجەش هەموارکەنەوە حکوومەتی عێراق چەندین کەمینی بۆ داناون کە ئەوانە مەسلەیەکی سیاسیە، مەسلەی ئەوە نییە کە موچە بدرێنە. ئێستا شتێکی زۆر ئاسانە. ئەگەر کوردستان بە قەولی خۆیان بەشێکە لە عێراق ئەگەر فەرمانبەرانی کوردستان ئەبێ وەکو هەمان حەقی فەرمانبەرانی عێراقیە بێ ئیدی زۆر باشە حکوومەتی سوودانی دەتۆ بچۆ هەرچی موچەی عێراق سنووقێکی بۆ بکەرەوە لە دەرەوەی ململانەی خۆتان بە کاتی بانقی بە هەمیان بە لە کاتی خۆیان ئیتر شەڕ لەسەر کەرکووگە بێ لەسەر قەرەتەپا بێ لەسەر نەوت و غازە بێ لەسەر بۆریەکانی نەوتی کەرکووگە بێ بانە بەسرێتەوە بەمەوە. ئەو چۆن مواطنێکی کارمەندێکی بەسرایی موچەکەیە بە هەرێمی کوردستانیش بیدا. بەڵام ئەمان حکوومەتی هەرێم درۆکە و ناڕاستیەکە ئەوێ وەکو سندوقێ بێ خۆی لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی کارمەندانی کوردستان و حکوومەتی عێراقیە وەکو دەڵاڵە دەوربێن بۆی گەندەڵی بکە موچە لە وەرگرە و تەوزیعیکە. ئاخر حکوومەتێک ئەبێت چه جۆرە حکوومەتێ بێ نەقشی تەوزیعی موچە بێ لە کاتێکە اقتصاد لەم کوردستانە ڕاوەساوە پرۆژەکان گیریان خواردووە بەتاڵێکی زۆر هەیە نائارامی هەیە ئەوە تا تورکیا حەملاکە ئێران ڕەشاکە ئەوە تا ژیانی خەڵک ڕاوەساوە. ئەگەر حکوومەت بەڕاستی حکوومەتە جوابی بۆ ئەمانەت چییە؟ بۆ ناتە سەر ئەم شتانە قسە بکە. بۆیە بە بڕای من لەسەر ئەو پرسیاری کە تۆ باسیەکەی من پێم وایە ئەم مەسەلەیە تازە سیراعەکان دەست پێکاتەوە بە تایبەتی ئەوە ئەم سێ مانگەش ڕەنگە نیسبەتەن خامۆشیەک و بێدەنگیەک لەلایەن خەڵکی کرێکار و کارمەندەوە تێپەڕێنرێ. بەڵام ئەی دوای ئەوە چی ساڵی تازە چیەکە؟ ئەو تەقسیمی داهاتەکە لە بودجەیە چۆن جێبەجێکرێ؟ معلومە ئەحزابی شیعە حکوومەتی عێراقی وا لێ ناگەڕن بە ئاسانی
مەسەلەکە کورد و عەرەب برایە نییە، مەسەلەکە هاوپەیمانیتی بینی مەسعود بەرزانی و مالیکی نییە، مەسەلەکە سیاسەتکردنە، مەسەلەکەوەیە کە حکوومەتی عێراقی باڵادەستی بەسەر ئەم ناوچەیە داسەپێنێ و هەوڵ بە ئەو ئیمتیازاتانە یەکێتی و پارتی لە ساڵی 2023 لەژێر سای ئەمریکایە پێیاندرا و کرا بە دەستور هەڵوەشێتەوە، دوور نییە لە جەولەکانی داهاتووە بەحسی ئەموارکردنەوەی دەستوریش بێتانەوە. بەڵێ ئەگەرچی پێشتریش هەر لەگەڵ ئێوەدا لەسەر ئایندەی قەوارەی هەرێم قسەمان کردەوە، بەڵام پێم خۆشە لێرەدا بە کورتیش بێ ئاماژەیەکی پێ بدەینەوە، چونکە بۆ زۆر کەسی تریش وەکو پرسیار هاتوۆتە پێشەوە. بۆ نمونە موچەی فەرمانبەرانی خۆیەتی دەسەڵاتدارانی کوردستان پەنا بۆ بەغا دەبن، کاتێک هێرش دەکرێتە سەر فڕۆکەخانەی عەربەت دووبارە داوا لە عێراق دەکەن بێنە سەر خەت و وەڵام بدرێتەوە. پرسیاری ئەوە هەیە ئەگەر بۆ هەموو شتێک دووبارە پەنابرنەوە بۆ حکوومەتی ناوەندی ئەی ڕۆڵی حکوومەت لە کوردستاندا چییە؟ ئەمە پرسم چی ئایندەیەک لە بەردەمی ئەم قەوارێدا هەیە؟ بەڵێ یەکەم شدەوەی کە خەڵک مەسەن هەتا ئەو ڕاستیتایە کە مەسەن لە مەسلەی بۆمباران یا ئەو کردەوەی درۆنەکان یا لەسەر موچەیە هەر چاوی لە بەغایە، ئەمە دوو حەقیقەتمان پێڵێ. یەکیشیان ئەوەیە کە حکوومەت لە کوردستانە توانای ئیدارەکردن و بەڕێوەبردننی کۆمەلگای لە دەستداوە. ئەم حکوومەتە بنبەست و شکست و فاشلە، باتڵە، یعنی خۆیانەیڵێن خۆیانەڵێن کە ناتوانین ئەو کارە بکەن. دووهەم ئەوەیە کە خەڵک هێزی خۆی هێشتا نابینێ بەرامبەر حکوومەتە، هێشتا ئەو توانە و ئیمکاناتی کە لە کۆمەلگا بۆ باشکردنی ژیان و بەدەستێنانی موچە و قوت و باشبژێوی نایبینێ. بۆیە بە بڕای من خەڵک لە باتیەوەی کە قەزیەکە حواڵەی بەغا بکە ئەبێ یەخی ئەم دەسەڵاتە بگرێ. ئەگەر ئەم دەسەڵاتە بنبەست و فاشل و بێ ئیرادەیە لە بەڕێوەبردننی کۆمەلگایە، ئەبێ بیرێ لە خۆی کاتەوە ئیداری کۆمەلگا بەدەستەوە بگرێ. ئەبێ هەوڵ بە خۆی ئەنجومەنەکان، شوراکان، ڕێکخراو جەماوەریەکان بەدەست بێنێ، بەڕێوەبەراتیەکان بەدەستەوە بگرێ، لە ئاو کارەبا، لە خزمەتگوزاریەکان خۆیان داهاتەکانی بەسەر خۆیانە دابشکەن و هەوڵ بە نێرانی خەڵک کۆمەلگا بەڕێوە بەرێ. کۆبوونەوە گشتیەکان لە گەڕەکەکان، لە ناوەندەکانی کار، لە زانکۆکان، لە هەموو شوێنانە پێویستە نێرانی خەڵک بێتەکایەوە. ئەمە ئەبێ بە خەباتی هەڵسوڕاوان و پێشڕەوانی جەماوەری کە خواستیان بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە هەیە، ئەوە ئەتوانێ ئەم کێشێ یەکلاکاتەوە. ئەجینە تو ئەگەر چاوەڕوانی بکەی، حتا ئەگەر بۆ نمونە ئێستا ئەگەر خەڵکی لەگەڵ حکوومەتە، یعنی ئەگەر یەکێتی و پارتیش نەبێ خەڵکی لەگەڵ حکوومەتە بێ، حکوومەتی عێراق بکێتن فعال، ئەم معاملەی لەگەڵاکرێ. چونکە خۆ حکوومەتی عێراقی بڕیاری نێەوە کوردستان ئاوادان کاتەوە خۆش گوزران بێ و خەڵکەکەیەوە بێ. هەموو حکوومەتێک لە دوایەکەکان عێراقیان سلمانوە، عەلاوی هات هەر غەدری لە هەرێمی کوردستان کرد، مالیکی هات هەر غەدری کرد، عەبادی هاو غەدری کرد، مالیکی مستەفا کاظمی هاو هەر ئەوەی کرد. ئەوە ئێستاش سوودانی هەرەواکە. لەبەرەوە خەڵکی کوردستان ئەم چاوەڕوانی خۆیان نییە، چاوەڕوانی حزابە ئیسلامیەکانە بزوتنەوەی گۆڕانە هەڵبراوانێکە کە ئەم سیستەم و چوارچەوەیان قبوڵە، قوارەی هەرێمیان قبوڵە و یەکێتی و پارتیان قبوڵە، سەرڕێەوەی گلەییان لێ هەیە. لەسەر مەسلەی مانەوەی قوارەی هەرێم تۆسیکەن جارێکەمە ئەم قوارەی هەرێم قوارەی خەڵکی کوردستان نییە. ئەوە بۆ معنای ئەم قوارەیە بەرئەنجامی ناڕەزایەتی و خەبات و ڕاپەڕینی خەڵکی کوردستان پێک نەهاتووە. ئەم قوارەیە بەرئەنجامی شەڕی کەندا و تەوافقی یەکێتی و پارتی و بەرەی کوردستانی ئەو کات لەگەڵ ئەحزابی شیعە لە لەندەن ڕێکەوتن، ئەمریکا سەدامی ڕوخان ئامان بەدەسەڵات گەیشتون. ئێستا بووە بە قوارە، بە تایبەتی دوای جەنگی دووەمی کەندا و کە سەدامی تیا سەرنگون کرا. باشە ئەمە قوارەیەکە حتا خەڵکی کوردستان کە ئەم قوارەی بۆ دروستکرا لەژێر ناوی فیدرالیزمێکی پوچە لکێنرایە خۆ پرسوڕایان پێ نەکرا. کوردستان لکێنرایەوە بە حکوومەتی عێراقەوە، پرسیان پێ نەکرا بڵێن ئەرێکا کە ئێمە بچینەوە لای بەغا باشترە، فیدرالیزم باشترە. نە، پرسیان پێ نەکرد، چونکە ئەحزاب بیقەومی ئەو کاتە ناسیۆنالیستەکان و یەکێتی و پارتی و کوردستانی بە دوای ئامانجی خۆیان بوون کە بە ئامانجی خۆیان بگەن وە گەیشتن. بازاری کوردستانیان کۆنتڕۆڵ کرد، کۆمپانیایان دامەزران، سیاست و بۆچوونی خۆیان کرد، قەوم بنەماڵی خۆیان دەسەڵاتدار کرد، دەستیان بەسەر داهات و سامانی ئێسایان کرد. باقیەکەشی خەڵکیان قسە بەردەم نەبوونی، کوشتار، ئاوارەی شەڕ، ململانی حیزبەکان 1001 دەردەسەری دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە.
بۆیە ئەم قوارەی خەڵکی کوردستان نییە، قوارەی کوردستانی دەسەڵاتی کەتی و پارتی خەڵک خەباتەکە بۆی ئەم دەسەڵاتە وەلا بنێ کاتێک قوارەی خەڵکی کوردستانە کە بەدەست نوێنەرانی خەڵکەوە بێ کە خەڵک خۆیان داهات و بەرەمهێنانەکەی بۆ خۆیان بێ کە حکوومەتێ بێ وەڵام بە بێکاری نەبوونی هەژاری بێدەرمانی بێ کارەبایی بەرامبەر بە ژیان و ئازادی و زندگییان باتەوە خۆ ئەم حکوومەتە بڕیاری نێوە ئەگەرەوە قوارەی هەرێمە ئیبوو بەشە سەر خەڵکەکەی داهانێ ئەو تەنها سادەترین شتەکە خەڵک نابێ بە قوارەی خۆیان بزانن ئەگەر خەڵکی ئەم قوارەی بکە بە قوارەی خۆی ئەبێ هەڵسێ ڕاپەڕێ ئەم دەسەڵاتە وەلا بنێ دەسەڵاتی نێرانی خۆی دامەزرێنێ ئەمە بەنسبەت ئەم شتۆیە ئەتا جگەی بە فیدرالیزم مەگەرێتەوە بە بەڕای فیدرالیزم فەشەلی هێنا شکستی هێنا و خەڵکی کوردستان لەژێر سایی تەوافقاتی بینی ئەحزاب ناتوانێت ژیانێکی ئاسوودە و ئارامی ببێ هەر کاتێ ئەم تەوازن تێکچوو ئەگەر یەکێتی و پارتی هێزیان بەقوت و بەسەر بەغایە ئەیکەن بە هەراویش ئەتیبارە نابن وە کێشە ڕوایە ئەگەر حکوومەتی عێراق باڵا دەست بێتەوە ئەوە تاکەی بین ئەو کارانە کاکە بەسەر خەڵکی کوردستانێ بۆیە بە بڕای من ڕێگاکەیەوە دیسانەوە ئەگەر خەڵک بتوانێت ئەم دەسەڵاتە وەلا بنێ دەسەڵاتێ دروست بێ و کوردستان بەرەو دەوڵەتێ بەرێ هەنگاو بە هەنگاو ئەتوانێت نوێنەرانی خەڵک دانیشێ بە ئامادەبوون و شایەتی مەراجعی نێونەتەوەیی دانیشێ بڕیار بە ئایا ئەبێ بە دەوڵات یاچێ لەگەڵ عێراقێکی غەیرە قەومی غەیرە مەزهەبی سکولار ئامێنێتەوە بە بڕای من ئەتا ئەو کاتەی ئەم بازاری شیعە ئەو سوننە و تەقسیماتە قەومی دواکەوتوانە ببێ خەڵکی کوردستان پێویست ناکە بە هیچ جۆرە مەسیری خۆیانیان لەگەڵا ببەستنەوە پێویستە بڕۆن دەوڵەتی خۆیان دامەزرێن ئەمە ڕێگاکەیتی بەڵام ئەگەر بە هەمان شێوە دەوڵەتی هاوڵاتیان لە عێراق دامەزرێ هاوڵاتیانی عێراق بە یەک چاو لەسەر تیۆری ماف دامەزرا بێ بە یەک چاو دامەزرێ سکولار بێ غەیرە قەومی بێ بەبێت جیاوازی کردن حکوومەتێک نەبێت لەسەر ئەساسی ئەم کوردە و سونەیە ئەوانە ڕەت کرێتەوە هەر کەس هاوڵاتی عێراقی بێ خەڵکی کوردستان ئەوەنە درایەتی هەیە ئەوەندە لێبوردەی هەیە کە دەست خاتە هاوچارە نووسەکانی لەگەڵ کرێکار و زەحمەت کێشی خەڵکی شارەکانی بەغا پێکەوە دەوڵەتێکی مەدەنی سکولاری غەیرە قەومی کە نوێنەرانی خەڵک دیادامەزرێ و داهاتی سەراسەری عێراق بە کوردستان و بەسراوە بخاتە خزمەتی خەڵکی فەقیر و هەژارەوە کوردستان پێویستی بە جیابوونەوە نیە و بڕۆن دەوڵەتێکی پێشکەوتووی پێشڕە و کە نمونەیە بێ لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دامەزرێن ئەمە ڕێگاکەیتی ئەجینا هەر جۆرە تەوافقێکی ئەم حیزبانە لەگەڵ ئەحزابەکانی شیعە و سوننە تا ئەم تەقسیمات و کتلە و کتلەکاریە بمێنێ بە بڕوای من ئەم جێژاوە سیاسی هەم لە عێراق و هەم لە کوردستان درێژەیە بێ وە سەرنجام ئەوەی کە زەرەری لێکا بەڕاستی نە قوارەکەی یەکێتی و پارتیە نە قوارەکەی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەریە نە قوارەکەی گۆڕانە قوارەی ژیانی خەڵکی کوردستانە ئەوە زەرەرەکە خەڵکی کوردستانە بێ بڕوا قوارەی خۆی دامەزرێنێ ئەبێ دەسەڵات لەم هێزانە وەرگێ حکوومەتێ دامەزرێنەکە ئازادی و خۆشگوزەرانی لە ڕێگای نوێنەرانی خۆیەوە کە هەم قانوندانەر بن هەم بەڕێوەبەر بن دامەزرێنێ ئەوە وەڵامی منە بە پرسیارەکەتان هیوادارم قسەیکی ڕۆشنم دەبێت جارێکتر هەر لەسەر خەڵکی چی بکات ئیدهەمەی بین ئەگەر چی خۆتان باستان کرد بەڵام دەسەڵاتداران لە کوردستان ئەڵێن هەر کاتێک موچەکە لە بەغاوە گەیشت پارەکە گەیشت ئێمە موچە دابەش دەکەین بەڵام وێڕای ئەوە خەڵکی هەمووی چاوەڕێی نەکردووە ناڕەزایەتی هەبووە ئەوە مامۆستانی وانە بێژ لە لایەکی ترەوە ناڕەزایەتی دەردەبرن لێرە و لەوێ ناڕەزایەتی جۆرە و جۆری تر هەیە هەر ئەمە بدەمە ئیدامەی پرسیاری بینەرێکیش کە دەڵێت هەم لە کوردستان هەم لە عێراق خەڵکی بەرامبەر ئەم دەسەڵاتدارانە وەستاون بەڵام چی شتێکی هاوبەشیان لە نێواندا لە نێوان ئەم هێزی ناڕەزایەتیانەدا هەیە پرسیاری من بەجیا لەم ناڕەزایەتیانی کە لێرە و لەوێ دەرەکرێت و بەجیا لە چاوەڕوانی موچە و چی شتێکی تر لە بەردەمی خەڵکیدا هەیە بەکردەوە دەستی بۆ برن بە بڕای من ئەگەلەوە دەست پێ بکەم کە هاوبەشێتی ناڕەزایەتی خەڵکی کوردستان و شارەکانی عێراق یەک بنەمای هەیە کە ئەویش بنەمایەکی چینایەتیە ئەم دەسەڵاتانە دەسەڵاتی کۆمپانیا و سەرمایهداران و ئەم حکوومەتانە لە عێراق و کوردستان بۆ پارێزەری کاری بەکرێ و ئەم بازاڕی کۆمپانیانە لە کاردان ئەوەی کە زۆرمی لێکرێ کرێکارە لە هەردوو لایەن زەحمەت کێشانە ژنانە لاوانە بێکارە
مامۆستایانە ئەمە گەورترین هاوبەشێتیە خواستی هەمویان دامەزراندنە باش بژێویە زیابوونی موچەیە ڕەفاهی کۆمەڵایەتیە ئازادیەکانە ئەمە مەسلێکی مشتەرەکە ئەگەر ڕەهبەران وەرسوڕاوان چ لە هی ئەم ناڕەزایەتیانە لە بەسرا لە بەغا لە حلە لە سلێمانی لە خانەقین لە دووەک و زاخۆ ئەگەر ئەمە بزان یەک ئامانجیان هەیە یەک مەسەهم لە ڕووی ئەوەی کە ڕوبەڕووی یەک دەسەڵاتی هاوشێوەن هەردوو ئەم دەسەڵاتە دەسەڵاتی چینەداراکانن و ئەگەر لە ڕووی خواستەکانی شۆ دەرکەین هەموو باسی ژیانی خۆشگوزەرانی و ڕەفاهی کۆمەڵایەتی و خزمەتگوزاری و دامەزراندنەکەن ئێدە باشە ئەمە بۆ ناکرێت بێتە لایحەیەکی داخوازی بۆ باشکردنی باشبژێوی بەڵام ئەمە پێویستی بە جوڵانەوەیکی سربەخۆیە ئەبێ یەکەم شتەوەی کە خوێن لەم ئاسۆیە دابڕن کە لە کوردستان حکوومەتی عێراق ئەم خواستانە جێبەجێ بکە ئەبێ لیان معلوم بێت کە حکوومەتی عێراق ئەم کارە ناکە و ئەوان لەگەڵ حکوومەتی عێراق ڕاستەوخۆ بەرەوڕوونین لەگەڵ حکوومەتی هەرێما بەرەوڕون پێویستە ئەم داخوازیانە ڕوبەڕووی ئەوە بکرێت حکوومەتی هەرێم بکرێت ئەبێ هەنگاو بە هەنگاو ئەم ئێترازاتانی لە دایک و باوکانی ئۆتیزمەوە تا پاشماوەکانی ئەنفال و هەڵبجە کە غەدریان لێکراوە تا کرێکار و کارمەند کە موچەیان نییە تا مامۆسای وانەبێژ کە دانەمەزراوە تا ئەو کرێکاری کە کۆمپانیەکان غەدری لێکرێت تا داخوازی بۆ باشکردنی بژێوی هەتاکو و ڕاوەستانەوە بەسەر ئەم هەڕەشە و گرۆشەی دەوڵەتانی ناوچەکە هەمانە هەمووی داخوازین ئەمانە ئەکرێ ئەو ناڕزاتیانی کە لەسەر ئەم بەشانە ئەکرێ پێویست سەرڕابەریەکی سەراسەری لە دەوری داخوازێکی سەراسەری کە خەباتکە بۆ ئەمە ناوەندی شارەکان کارگەکان گەڕەکەکان هەر ئێستا ئەتوانرێ هەڵسوڕاوان لە ئاسی گەڕەکیە شارێ زانکۆیەک دەستەکانی خۆیان دروستکەن بەم ئاسۆیەوە بەم بەرنمەیەوە لە دەوری داخوازەکانیان دەستکەن بە داوا بکەن بەس ئێستا بۆ نمونە حکوومەت بەڕای من حتا ئەگەر حکوومەت ئەڵێ پارە نییە و عێراق ناینێت کە ڕاز ناکە هەیە ئەتوانێت بیکە داوا بکەن مەسەن با نەوت و غاز بکرێ بە خۆڕایی لە کوردستانە با کارەبا بە خۆڕایی کرێ با خوێندن بە خۆڕایی کرێ با چوزام سەری نان و ئارد و ئەمانە کەم بکەنەوە با هاتوچۆ بە خۆڕایی بێ با ئەنتەرنێت ئەمانە هەموو لە دەستی خۆیانان باشە تۆ گەر ناتوانانی مەسەگەر ئەو کاتە زەروریەتی موچۆش توانێت کەمتر بێتەوە لە چاو ئەوانەی ترا لە چاوەوەی کە نەبێ ئەگەر باکرێ خانوو بە خۆڕایی کرێ ئەو شوێنە بۆ ناکرێت ئەو شوێنانی کە بەدەست حکوومەتەوەیە با ساوسوکنا و ئەو شوێنانە حکوومەت دابینی کە ئەم هەموو شوقە و کۆمپانیانە کە هی عەزابەکان خۆیانن خۆ خەڵکیێکی عادی نییە کۆمپانیای دروستکردنی شوقەی هەبێ هەمووی یا دەست و پەیوەندی پارتیایەکێتیە گۆڕانەیە کۆمەڵای ئیسلامیە هی ئەوانن کە لەم سیستەمەیە کەوتونەتە ململانە یەکتریەوە مەسن بۆ ناکرێ بنزین هەرزان کرێ کارەبا هەر بە خۆڕایی کرێ پارەی ئەوانە مەسەن غاچ باج و خەراج هەڵگرن ئەوەشی کە داهاتە کۆکرێتەوە ئەتوانێت تەکمیلی ژیان و مەعیشەتی خەڵەکە بە بڕۆی من ڕێگای هەیە بەڵام وەختێ تۆ باج فسەنی بازار گرانکەی خەڵک هیچ دەرامەتێکی نەبێ معلومە کە هەموو قەزەی خەڵکەچێتەوە سەر موچە بۆیە بە بڕۆی من خەڵک ئەوەی کە چیپا بێ ئەم داخوازیانە بکە ئێستا پێویستە بە داوای هیچ کرێکار و کارمەندێ نابێت لە ملیۆنە دینار مانگانە لانیکەمی هەبێ پێویستە باج و خەراجەکان داوا بکرێ هیچ کەس نەیدا هیچ کەس تەسلیم نەبێ بە دانی حتا پارەی ئەو کارە باشەوە هەوڵ بن ئەم حرەکەتە بەڕێک بخرێ وە کۆمەلگا بکرێتە دەست هەنگاو بە هەنگاو بەپی گۆڕینی هاوکێشەکانی نێوان ناڕەزایەتی خەڵکو و دەسەڵاتی مۆجود کورتی قسەکەمەوە ئەبێ تەواوی ئێترازەکان کەناڵیزە بکرێت دژی دەسەڵاتی حکوومەتی هەرێم ئەمە ئەسڵەکەی بێ وەختی خەڵک خۆی نوێنەری خۆی پیا کرد و ئەو دەسەڵاتی وەلانە ئەتوانێ بڕوە لەگەڵ حکوومەتی عێراقی شا بکرێتە مفاوەزە بزانە چارەنووسی هەرێمی کوردستان چی لێکە ئایا ئەمێنێتەوە بە مەرجی خۆیەوە یا دەوڵەتی خۆی دروستەکە بەڵێ من پرسیارێکم نەماوە ئەگەر قسەیەک ما بێ لە ناو چاوپێکەوتنەکەماندا ئاماژەی پێنەدا نەهات بێت و بتانێ بە کورتی قسەی لەسەر بکەن فەرمون بە کورتی من تەنها یەک نقطەمەیە بە بڕای من قسەی دوایی من بۆ جێگران و بیسەرانی پێشەنگ تیڤ ئەوەیە ئەم ڕووداوانەی ئەم دوایانە کە مەسرور بەرزانی و ئەم هەموو پروپاگەندە ناڕاستی لە دەستگاکانی ڕاگەیاندنی حیزبە دەسەڵاتدارەکانەوە کردە مێشک و مێشکی خەڵکی کوردستان و ئەوەی کە ئێستاش ئەم جۆرە بادانەوە هەیە ئەمە دەرسێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان
بە بڕای من ئیتر کاتێەوە هاتووە کە خەڵک نەچاو لە بەغا بکە نە بەغا ڕێگا چارەیە نە ئەم قوارەیە ڕێگا چارەیە یعنی مەبەست ئەم دەسەڵاتی کێسان قوارەیە بەڕێوە بە ڕێگا چارەیە خەڵک ئەبێ بیر لە چارنووسی خۆمان بکەینەوە ئەبێ ئێمە کرێکار و زەحمەت چێش ناڕزایەتی و اعترازەکانمان دێگەڵ پێشین ئەبێ دەستخینە ناو دەستی یەک لە دەوری داخوازەکانمان کۆبینەوە نابێ بە هیچ جۆرێک باوەڕ بە قسەی ئەهموو ئەو ئەحزابانە بە هەڵبژاردنیان بە پەرلەمانیان بە حکوومەتیان بە ئەسایان بکەین بە ڕێکەوتنیان لەگەڵ حکوومەتی بەغا بکەین ئەوان مەسیری کوردستانیان خسۆتە نێو دەستی کۆمەڵێک گەندەڵ و کۆنەپەرست و دەستە و تاقمی میلیشیایی بەغاییەوە ئەمانە وەڵام دەرەوەی مەسیری خەڵکی کوردستان نین خەڵکی کوردستانە بێ سەفی خۆی لەم ئەحزابانە جیاکاتەوە لە سیاسەتەکانیان جیاکاتەوە لەم ئاسۆ ئایندەی کە یەکێ بە ناوی ئینتیخابات یەکێ بە ناوی ئەمریکاوە یەکێ بە ناوی عەلاویەوە یەکێ بە ناوی مالیچی و سوودانیەوە ئەمانە ڕێگاچارەی خەڵکی کوردستان نییە پارتی و یەکێتی حکوومەتەکان 30 ساڵە تەجروبەی خۆی یاوە ئەوەی کە وای کردووە ئەم تەجروبەیە درێژە بکێشێ و ئەم قوڕاوە بچێتە گەروی خەڵکی کوردستانەوە ئەوەیە کە خەڵک ئەم ئاسۆیە بەدەستەوە نەگرێت کوردستان پێویستە یەک ئاڵوگۆڕی شۆڕژێرانە تیار ڕووبە بەڕاپەڕینێکی شۆڕژێرانە هەنگاو بە هەنگاو خۆی ئامادەکە ئەمانە وەلا بنێ دەسەڵاتی جەماوەری لە ڕێکخراو لە شوراکانی خۆیان لە ئەنجومەنەکان لە یەکێتیەکان ئەوە توانێت بەرنامەی اقتصادی سیاسی ئەمنی کۆمەڵایەتی فەرهەنگی بەدەستەوە بگرێ کە بتوانێت ئێمە لەم جێژاوە دەربێنێ بەبێ ئەوەی کە کوردستان لەم جێژاوە دەرچێ ناتوانین ئێمە کێشەی اقتصاد و سیاست لە کوردستان چارەسەرکەین ناتوانین بنەمای کۆمەلگایەکی ڕاوەستا و کە بتوانێت بەرەمێنان بخاتە خزمەتی خەڵکەوە یاسا بخاتە خزمەتی خەڵکەوە قانون بخاتە خزمەتی خەڵکەوە من ئەگەر قسەیەکەمە بێ ئەمە تەنها ڕێگایە ئەزانم ڕێگایەکی قورسە بەڵام هەر ئەمە ڕێگاکەیەتی ئەگەر نا خۆمان بینە لە چاوەڕوانی ڕێکەوتنی ئەم حیزبانە و نەرمبوونی دڵی سوودانی و ڕێکەوتنی مەسرور و مالیکی ئەمە ڕێگاکەی نییە ئەمە 10 ساڵی تر 20 ساڵی تریش ئەبێ زوخاوی ئەم ئەحزابە و سیاستەکانیان تحملکەین و معلومیش نییە بە چەند قوربانی تر تەواو بێن خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا زۆر سپاسی ئێوە ماندوو نەبن و هیوادارم بەرنامێکی بەسوودمان بێ زۆر سپاس ئازیزان پاش کەمێکی تر سەبارەت بە دەستێوەردان و دەخالەتی هێرشی وڵاتانی دراوسێ لە کوردستاندا بەرنامەیەکمان دەبێت لەگەڵ مەحسین کەریم سەرسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر لەگەڵمان بێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز ئێستاش سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر مەحسین کەریمان لەگەڵدایە بۆ تاوتۆکردنی ئەو هێرش و دەخالەتی وڵاتانی دراوسێ دەیکەنە سەر کوردستان. مەحسین کەریم ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە بینەرانیش باش زۆر سپاس. هەژدەی مانگ لە کوردستاندا چەند شتێک ڕوویدا لە هەولێر هێرشکرایە سەر بە درۆن کەسێک لە کۆنگرەی نەتەوەی کوردستان گیانی لەدەستدا لە فڕۆکەخانەی عەربەت هێرش درۆنی کرایە سەر و چەند کەسێک گیانی لەدەستدا و هەر ڕۆژی دواتر 9 ئەوەی کە پێوترە ئەنجومەنی هاوبەشی نێوان عێراق و ئێران و هەرێمی کوردستان ڕاگەیەکی بڵاو کردەوە کە حیزبە ئۆپۆزیسیۆ لە چەکدارەکانی ئێرانی لە چەک کران. ئەگەر بێت و ئەم مێژۆ بنووسرێتەوە ساڵانێکی تر ئەم ڕووداوانە چۆن گزارش لە دۆخی کوردستان دەکەن؟ بەڵێ ئەزانین چۆنە بە بڕای من ئەگەرم مێژووە لەلایەن بۆرژوازیە بنووسێتەوە حتمەن بەو جۆرەی بچێتەوە کەمەوەکو دەستکەوت و پێشڕەوی و بەرژەوەندی خەڵکی کوردستان و لە قازانجی خەڵک و پاراستنی خەڵکستان لە شەڕ و لە کێشمەکێش و لە دامایی و دەربەدەری ئەنووسرێتەوە. بەڵام ئەگەر لە ڕوانگەی واقعی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە سەیری بکەیت لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی وانە سەیری بکەیت لە ڕوانگەی بنەماکانی ئازادی بنەماکانی مافی مرۆڤ بنەماکانی با بڵین ئەوەی کە چۆن ئینسانەکان ئازاد بن شوێنی ژیانی خوان هەڵبژێرن چۆن ئازاد بن کە ئەو شوێنەی سەلامەتە بۆ چالاکی سیاسیان هەڵی بژێرن بەهاگەردونیەکان ئەوانەی کە ئینسانەکان بێ پارێزراو بێت
لە هێرش و لە تیرۆر و لە کوشتار و لە قەتڵ عام پارێزراو بن. ئەوەی کە دەستی دەوڵەتان و هێزەکانی تر بۆ ناوچەکانی بڵێن بۆ بەسەر خەڵک درێژ نەبێت. ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ئەو بەهانەی کە مەسەن لە زۆربەی وڵاتانی دنیاە ساوی لەسەرکرێت ئەمانە ڕەواجیان هەبێ معلومە کە بە جۆری کەنووسێتەوە بەژەوەی کە لە کوردستانی عێراقا بەهۆی دەسڵاتێک و کە دەسڵاتی ئەحزابی میلیشیای کوردیە بەهۆی کەوەی کە دەسڵاتێکی کێتی و پارتی لەسەر حکومن ئەمانە بەرژەوەندەکانیان بە بەرژەوەندی دەوڵەتانی ناوچەکەەوە بەسراوەتەوە بەرژەوەندەکانیان بە بەرژەوەندی تورکیا وێرانەوە بەسراوەتەوە دەسڵاتی ئەوان و مانەوەی دەسڵاتی ئەوان گرەی خواردەوە بەرژەوەندی ئەوان وە لەبەر ئەوە ئەمان ئامادەن بە هەر شێوەیە کە بۆیان بکرێەوە بە ئامانجی مانەوەی دەسڵاتی خوارد خزمەت و نۆکەلایەتی بۆ ئەم ڕژێمانە بکەن. ئەم ئەحزابانە باکیانە لەوەی کە ژیانی خەڵک گوزەرانی خەڵک ئایندەی خەڵک ئەمنێتی خەڵک بکەنە قوربانی و هاوکات هەموو بناماکانی مافەگەردونیەکانی مرۆڤ خەنە ژێر پێوە کە بە تایبەتی ئەویش مەبەستمە بڵێم کە ئەوەی کە بەشێک لە خەڵکی ئێران و تورکیا بەشێک لە چالاکوانانی سیاسی بەشێک لە هاوسڕاوانی سیاسی بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی وڵاتانە لە کوردستان عێراقان کەمە مافێکی سەرەتایی ئەوەیە کە ئینسان بتوانێت ئازادی سیاسی هەبێ و هەتا لە وڵاتەکانی خوانە بێمانە لە ڕێی سیاسی و ئازاد بن لە کاتێکە کە لەوێ سەرکردن بەڵام پەرانی ناو بە کوردستان عێراق لێرش لان دەسەڵاتێکەوە کە خزمەتکاری ئەو دەوڵەتانەیە نەک ناپارێزن بەڵکو دەستی ئەو دەوڵەتانە درێژەکرێ بۆی کە بتوان زۆر بە ئاسانی ژیان و گوزەران ئێوان بکەن بە ئامانج بگرن لە ناو خاکی کوردستانی عێراقا تیرۆریان بکەن و بەبێ ئەوەی کە ئەمان هیچ کاردانەوەیان هەبێ و هەتا ئەگەر دیقەت بیت لە کەناڵەکانی ڕاگەیانەوە بە جۆرێک هەواڵەکان بڵاوەکانەوە کە ڕاستەکەی ئەڵەی دەستگای ڕاگەیاندنی ئێران و تورکیان ئەڵەی مەسەلەن هەتا لە کەناڵەکانی ئەوانەوە مەسەن ئەخیچت کەم لەم ێوارەیە ئاگاداری بووم بەڕاستی هەڵوێستی مامەڵەی ئاسایشی سلێمانی و بەرامبەر بەو خۆپشاندانەی کە کراوە کە ڕێک ینی ئەوەی کە جمهوری ئیسلامی یامیتی تورکیا دەستگای مخابرات تورکی لە تورکیایکە لە ئێرانەی کە سەرتیقەکان هەمان کاریان کردەوە بۆ شوەیە ئەمانە توانڕێن بەشێکن درێژکراوەی یەکێتی و پارتی حکوومەتەکان و هێزەکانیان درێژکراوەی دوو دەسەڵاتی کۆنەپەرستی دژی ئینسانی دژی مرۆڤی بوون و هەتا دژی کورد بۆ مەفهومە کە لە ناوچەکان دەسڵات بە دەسەڵاتان خەریکن خزمەتی ئەوانەکەن و ئامادەن بە هەموو شوێنەوەکەلاتیان بۆ بکەن. بەڵام من ئەتوانێت تاریخ بە دوو جۆر بپرسێتەوە جۆرێکیان کە وەکوتم ئەگەر لە ڕوانگەی خەڵکی کوردستان لە ڕێگەی بەهای ئینسانیەکان و بەهامرۆیەکان و ئەوە بنووسێتەوە بەم شکڵی دۆمە بێکە باس بن ئەگەر لە ڕوانگەی بۆژوازی کوردی و میلیشیاکان بەربان بۆ جۆری تەکە لە بیدایەتەوە باس. بەڵام یەکێک لەو هێرشانەی ئەنجام درراوە لایەنی دەسەڵاتدار خۆشی زیانی لێکەوتووە بەبەستمەوەی لەو هێرشێکرایە سەر فڕۆکەخانەی کوشت و کاڵی عەربەت هێزی دژە تیرۆری سەر بە یەکێتی لەوێدا قوربانی لێکەوتەوە ئەمەیان ئەزانین چۆنەوە دەسەڵاتانە زۆر کێشیان نییە کاتێک کە یانەوێت سیاسەتی خۆیان جێبەجێ بکەن زۆر جەهات تا حساب بۆ احترام بۆ ئەمانیش دانانێت یعنی ئەزانین چۆنە مەسەرەوەی کە من بە پێی ئاگاداریەکان و کوێ ڕاگەیاندەکانیش دەریخستووە ئەو هێرشەی کە کراوەتە سەر باڵێن فڕۆکەخانەی عەربەت لایەن تورکیاوە بووە کە خۆمان ئەزانین یعنی پەیوەندی نێوانی کێتی نیشتیمانی تورکیا پەیوەندێکی باش نییە پارتی و تورکیا پەیوەندیەکان باشە بۆیە لەم بارەوە مەسەلەن ینی شتێکی عجیب نییە کە مەسەن تورکیا بەو شێوەیە مەسەلەن هەتا هیچ حساب بۆ یەکێتنەکەەوە جۆرێک پەیامی هاتی پەیام بە یەکێتیا کاڵێ ئەگەر تۆ داڵدەی بۆ نمونە داڵدەی کەسانێ بەی هێزێ بەی کە نەیانی منن ئەوە زۆر تەبیعیە تۆش ئامانجەگرم وەکو چۆن مەسەلەن گەشتەکان لە فڕۆکەخانەی سلێمانی و مەمنوع کرد قەدەغە کرد وەکو سزادانێک بە هەماشکڵ مەسەلەن ئەوەی کات ساڵی پار و فڕۆکەخانەی هێرشی کرد سەر فڕۆکەخانەی سلێمانی و ئەوەش مەسەر کە چەندین جار ناوچەکانی کوردستان ئەوەی کە منتیقەیشە دەسڵاتی یەکێتیە بۆردمانەکە بە درۆن بە شێوازی جۆرا و جۆر ئەمەش بەڵای من پامێکی ترە کە پێرە تا خۆش سەلامەتی بەڵام من ئەمێ بڵێم کە هەتا منفی نییە یعنی بۆ نمونە مەسەر زۆر تەبیعیە کە ئێران دۆسی یەکێتی بەڵام لە پێراوی جێبەجێکردنی ئەجددەی خۆیان مەنەعەتی نییە کە مەسەر هەتا قوربانی بە 4-5 پێشمەرگە و چەکداری یەکێتیش باوە بۆ خودی یەکێتی و پارتیش کێشە نییە دیقەت بە لە ڕووداوی 16 ئۆکتۆبەرە هەموو کەسێک ئەزانێت کە مەسەلەن هێزانە بە جۆرێک لە ژێرەوە ئیتفاقیان کردبوو ئەوەی کە دەرکەوتەوەی کاتا باس کرا مەسەلەن بە جۆرێک بەشێکی یەکێتی بە پێی ئەترافی بەشێکی تری ناویەتی لەگەڵ قاسم سلێمانی لەگەڵ دەوڵەتی عێراق ڕێکەوت بوون بەڵام شەڕیشیان کرد بۆ هەروکۆی کە لەمە ڕۆژانەی خرا من گوێم لێ بوو ئینەکە پایڤەل تاڵەبانی لە وەڵامێکە لە وەڵام بە بۆی داعانی کەکرا لە ئەوان خیانەتیان کردەوە
ڕێبا بە پێشمەرگەی من کوژا دەوا بەپانی کردەوە یعنی زۆر تەبیعی ئەوانە مناڵی خەڵکن ئەگەر 20 کەسیش بەر بە کوشت ئەوان زۆر تەبێ شاناسی چکە لە جۆرێک بە جۆرێک ئەتوانێت تەبریە و پاکانەی سیاسەتی کلگرێدان بۆ مەفهومە یا نۆکەراتی ئەوان بۆ دەوڵەتانی ناوچەکە بکات ئەتوانێت بۆ خۆی پاکانە بکە خەڵک چواشکە ڕێبا بگیانەوە تا خۆشمان ئێمەژە کوژن کە ئێمە پیاویوان کە ئێمە خزمەتکار کەمە نۆکەریوان بەڵام بەڕێوانە هیچ سرە بەقەدەر سرە دەرزیەک ئەو حقەتە ناشارێتەوە کە ئەم دوو هێزە خزمەتکاری و دوو دەوڵەتان هەرێکان بە دەرەجێک لەگە دەوڵەتێکان نزیکن بەڵام بەڕای من هیچیان وانە مەسەن کە بڵێیت بۆ نمونە پارتی ئەگەر ئێسەوا دەرەکە پارتی لەگەڵ ئێرانە بینی خۆشنیە بەڵام زۆر بۆ وازەحی بینیمان کە مەسەلەی چەکداماڵینی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە کورسایات پارتی لە یەکێتی باشتری کرد پارتی لە یەکێتی باشتری کرد هەم لە ڕاگەیانەکانە هەم لە ئیدعای وەزیریدا خارجی عێراق کەس پارتیە و هەمەوەی کە نێچیر بارزانی ڕایگەیان و هەمووی کە پارتی بە عەمەلیش ئیقدامی کرد مەسەن بە عمل اقدامی بۆ چەکردنی ئەوان و هەتا لە دەستگاکانی ڕاگەاندنی ڕووداوە باسی ئەوکە کەڵێ این گروپە چەکدارەکان یا هێزە چەکدارەکانی لە چەک داماڕان بە شانازی و باسیەکە بۆ من پێم وایە کە ئەمە حقەتی نەکەیە حقەتی ئەو بە مۆزوعەیە کە هەتا ئەگەر خۆشیان لە خۆشیان لیان بێتە قوربانی بەڕای من منفی نییە هەتا بۆ پاکانەی خۆیان بەڵام وەکوتمەما ئەوکو دەرەکەوێت تورکیا کە تورکیا بەرحاڵ بینی لەگەڵ کێتیا بۆ دەرەجەی خۆش نییە خۆتان ئەزان کە جۆرێک نزیکاتی لە بینی پەکەکۆ لە بینی کێتی و لە بینی ئێران هەیە کە ئەمانە گەر دیقەت بێ لە ئاسی ناوچەیە مەسەن لە بەرامبەر بە جۆرێک یعنی ئەتوانین بڵێن نەوعێک لە جەبهەیەکە کە نەوعێک لە بەرامبەر تورکیا مەسەن هەم یەکێتی بەڕادەیەک تەمان پەکەکە ئەزانین و هەم ئێران کە بە جۆرێک یەکێتی و پەکەکە ئەتوانین بڵێن زۆرتر لە ئێران نزیکن ئەمانە مەسەن لەلایەن تورکیاوە حتمەن لەیان ناڕەحەتن لە یەکێتی ناڕەحەتنەوەی دژمناتی لەگەڵ پەکەکە هەیە بۆیە زۆر تەبیعیەکەم پامی پێ بگەێنێتەوە بەو شێوەیە هەنێ لە چەکدارەکانی خۆیان لە پێشمەکانی وانش بێتە قوربانی ئەو سیاسەتەوە مەسەلەیە هەروەکو خۆشت باست کرد ئەمڕۆ بڕیار بوو کاتژمێر 4 لە بەردەمباخی گشتی کۆبوونەوەیەکی جەماوەری بکرێت بۆ بەرگری لە ئاسایشی خەڵکی کوردستان و وەستانەوە بەرامبەر ئەو هێرشانەی تورکیا ئەنجامی دابوو لە ماوەی ڕابردوودا بەڵام هێزە ئەمنیەکانی سلەیمانی واتە یەکێتی ڕێگریان کرد لە کۆبوونەوە جەماوەریە بەچوونی ئێوە هۆکاری ڕێگریکردن لەم کۆبوونەوە جەماوەریە بۆچی کە لە کاتێکدا ئەوە خۆیان چەند ڕۆژ لەمەوە پێشکەوتوبنە بەرهێرشی تورکیا بەڵێ زای چۆنە یەک شت پێ بڵێم هەڵڕێ بنان بەڕای من بە هەموو جۆرێک ئەم حیزبانە نایانەوێت خەڵک بە شێوەیەکی سربەخۆ بێتە مەیدان ئەوان ئەیانەوێت هەتا ئەگەر خەڵک دژی ئەو دەوڵەتانە بەپێی سیاسەتی ئەوان دژی ئەو دەوڵەتانە نەک لە چوارچێوەیەکی سربەخۆ لەوان ئەوان بە هەموو جۆرێک دژی هەر جۆرە جموجوڵ و چالێکێکی سربەخۆن بەدەر لە سیاست و لە دەسەڵات و لە ئەجندای ئەوان دژما بەسم ئەجندای پارتیۆکێتیە بۆیە زۆر تەبیعی دژی وەسنەوە ئەمە لایەنی تەوەیە کە ئەزانین چۆن ئەمانە کوتم خزمەتکاری و دەوڵەتان ئەوان معلومە کە ئەگەر ڕێگە بات مەسەلەن خۆپیشاندان بکرێ لە سلێمانی بە ئازادانە معلومە ئەو کاتە تورکیا ینی قسەیەکی نامێنێت لەگەڵ تورکیا بەڵام ێستا لێ بابەگیان تۆ بۆچی بە درۆ قەسمەکەی من ناڵم خۆپیشاندان کرێت دژی تۆ مەسەن ئەمای نەکەیەتی بەڕای من ینی هەموو جۆرە جموجوڵێک لەلایەن خەڵکەوە سەرکوتەکە ئەو ئەمە پەیامێکەیە بۆ دەسەڵاتانە بابەگیان من ڕێگە نام کەس دژیەوە بێت ڕێگە نامی جێزیبێتە ئینەوە بەڵام ئەمە زروفێکە ئەمە شتێکە مەسەن ئێوە بۆچی بۆ شێ مامەڵەمانەکەن هەتا ڕەنگە بە جۆرێک مەسەن پەکەکەت خەتابار کە بێ بابەگیان پەکەکە خۆی مەسەن ئەو تەشەخانی لێگرتوونی ئەمە دەسەڵاتمان بەسەریانە بەڵام ئەوتە لەناو شارەکانەکە ئێمە توانامان هەیە ناڵی خەڵک بجوڵێتەوە تا تشتان بەڵام ئەمە ئەو کوتم جانبێکی بەڵام بەڕای من جانبێکیەوە کە بە هەموو شێگەوان دژی جموجوڵی جەماوەرین چکە مەسەن هەتا فەتەیە لەمەوە پێش ئەگەر خەڵک دەبنێت فەتەیە تقریبا چەند مانگێ لەمەوە پێش ڕەوتی سەرهەڵدانی چەند مانگێ بوو کە خۆپیشاندانەکانی ئێران لە دوای ڕوودانی تیرۆری ژینا ئەمینی ڕویا بوو لە سێمانی خۆپیشاندانکە یەکێتی نیشتمانی هێزەکانی ئەوان پەلاماری خەڵکیانە پەلاماری خۆپیشاندەرانیانە بۆی ئەمانە ینی لە چی چالاکی تر بووە کە بە جۆرێک لەگەڵ ئەجندەی ئەوان نهاتۆتەوە لەگەڵ سیاسەتی ئەوان نهاتۆتەوە و بە جۆرێک پەیامێکی تری گەیاندو ئەوان دژی ئەوەن و بەش سەرکوتێکەوە حقەتی ئەم دوو هێزەیە بەڕاستی ئایندەی خەڵکی کوردستان چۆن دەبێت کاتێک کە ئامارێکم بینی باز لەوە دەکات کە تەنها لە ماوەی ئەم ساڵدا پتر لە نزیکی 300 یان پتر لە 300 تەنها درۆنی لە تورکیاوە هاتوۆتە هەرێمی کوردستان و لە ئێرانیشەوە چەندانەیەک و ئەوەی کە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکانیش سنووردار کراونەتەوە لە چەک دامەڵراون
ئایندەی کۆمەڵگەی کوردستان پاش ئەم ڕووداوانە لە ڕووی ئارامی و سەقامگیریەوە بۆ کوێ دەچێت؟ بە بڕۆی من هاوڕێ بنارەزان چۆنە دۆخی کوردستان ڕووی لە بەرەو ئیتیجا بەرەو ئاراستەیە گەڕاوە کە بەڕاستێکی باش نییە. زین چۆنە بێجگەلەوەی کە دۆخی بابڵین ژیان و گوزانی خەڵکوسان کە هەموو ئاگادارین بە چ دەرەجەیەک بەرەو خراپی چووە و هاوکات دەسەڵاتی هەرێم کە تا ئێستا تا ماوەی لەمەوە پێشیش ئیدعاە کرد کە هێزی هەیە قووەتی حساباتی بۆ کرێن کۆمەلگانی دەوڵەتی قسای بۆکە و جۆرێک حڕێتی حرەکە و جۆرێک لە مانۆڕی هەبوو ئەمانە هەمووی تقریبن بەرەو کۆتایی هاتن چوون یعنی حتا مەسەڵەن ئەو دۆخی سیاسی کوردستان ممکنە خراپتر بێتەوە کە مەسەڵەن ئەگەری ئەوەیە کە ئەمەی کە پێڵم قواری هەرێم ئەم قوارەیە ینی دەسەڵاتی هەرێم لەوە لاوااستر بێ و بە جۆرێک کوردیان باڵیان بکەن مەسەڵەن دۆخی کوردستان زۆرتر بەرەو ئەو بچێ بەرەو کەوتنەوە بۆ ژێر دەسەڵاتی مرکز بچێت و لە کاتێکە کە ئەمانە ڕوئایە ناو فەزایەکە کە دوو دەوڵەت لە منطقە دەوریان هەیە تورکیا و ئێران دەوریان هەیە عێراق خۆی سەرباریەوەی کە باسم کرد یعنی حکومەتی هەرێم و فەزای کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوااستر ئەڕوا لە بەرامبەر ناوەندە بەڵام خودی حکومەتی مناوەندیش حکومەتێکی بەهێز نیە لە بەرامبەر دەوڵەتە ناوچەکە ئەگەر لە بەرامبەر کوردستان و یەکێتی پارتیا بەهێزە لە بەرامبەر دەوڵەتای ناوچەکە بەهێز نیە جارێەوە خۆی تەمەن ئەم حکومەتە بە جۆرێک تقریبا لایەن ئێرانە کۆنتڕۆڵ کراوە و مەسەڵەن لەگەڵ تورکیا کارتی فشاری زۆر کەم هەیە تورکیا کارتی فشاری زۆری هەیە لەگەڵ حکومەتی عێراقیە ینی ئەمە وەزعێکی دروستکۆ بێجگەل لەو فۆزایی کە لە عێراقایە مەسەڵەن دەسەڵاتی میلیشیایە هێزێکی موحەدی نییە ئەمە هەتا قودرەتی نیە دیفاع لە ئەوەی کە پێڵەن سیادەی وەتەنی ناتوانێت تا دیفاع لە سیادەی وەتەنی خۆشی بکە مەسەڵەن دەیان پایگای تورکی لە کوردستان عێراقایە دەیان بنکەی جاسوسی تورکی و ئێرانی لە عێراق و لە کوردستان عێراق و لە ئیران بەخشە ئەمانە هەمووی لە کوردستان عێراق و لە عێراق بەڵام ئەم دەوڵەتە هیچی پێ ناکرێت ناتوانێت هیچ شتێ بکا بەرامبەری ئەوان هێزە کوردیەکانش باسمان کرد دەیەکێتی پارتیکە خوان جێگۆ پێگەیان چۆنە لەگەڵ هەم حکومەتی مەرکەزی هەمە ئەو دەوڵەتانە بۆیە ئەوەی کە بەڕاستی لەم دۆخی کە بەم شێوەیە تا ئێستا ئەوە پیشانات کە بارودۆخی ژیانی خەڵکی کوردستان لەباری سیاسی و خراپتر بێت لەباری ئابووری و خراپتر بێت لەباری ئەمنی و خراپتر بێت و ئەگەری ئەوە هەیە کاتە ئەم ڕووداوانە زیاتر بکەن ینی مەسەڵەن زان چۆنە بیانوو بە دوای بیانووی یەک ئەگەر ئێستا بیانوویەک مەسەن بە جۆرێک هێزەکانی پەکەکەیە و ئۆپۆسیۆنی ئێرانیە حتمما بەردەوام ئەم بیانوانە زیاکەن ینی ڕێگەی تر پیاکە دوو ڕۆژیکە مەسەڵ ئەمانە بێ بکەنە کەپکەم بۆ ئەبێ سەرکردەکانیان تەسلیم کەنەوە ئەمانە مەسەڵەن خەتەرن بەڕاستی مەسەڵەن تۆ ئۆپۆسیۆنێکی سیاسیە ئەم بێ دەبێ حکومەتی هەرێم بێ بە خزمەتکاری بێ بە ئیطاعەت و بەمید بۆی مەسەڵ ئەمانە بگرێنی ئەنجا بێت لە مەسەڵ ئەمانە بەردەوام هەڕەشاکەن ناشونی بیانوێت مەسەڵ بەبێ حساب بۆ سەروەری ئەوەی کە پێوان سەروەری عێراق بەبێ حساب بۆ ئەمنیەتی خەڵکوچاکەن درۆنە لێرە مەسەڵ لە تورکیا وەگا لەو پەڕی سروودی کوردستانەوە مەسەڵ خەڵک تیرۆرەکان هەتا خێزانیان تیرۆر کرد نەک چالاکی سیاسی نەگەتا ئەوانە مەسەڵ ماوەی لەمەوە پێش درۆنەکانی تورکیا لە سنووری پێنجۆن مجموعەی کارمەندی ئاسیاسییان تیرۆر کرد یعنی بۆیە بە بڕوای من ئەم دۆخە بەم جۆرە بێ خراپترە بێت لە هەموو بارێک و خراپترە بێت دۆخی کوردستان بەڕاستی بەرەو تاریک بەرەو تونێلێکی تاریک گەڕوا یەک شت هەیەوەی کە ئەگەر خەڵکی کوردستان خۆیان ئیرادە بکەن بەدەر لەم حیزبانە و ئەو حرەکەت ئەو جموجوڵی کە هەیە ئەگەر تۆزێکی پیشاندراوە وەکوێ باسەکە لەم خۆ پیشاندانی ئەمڕۆ لە سلێمانی و لەو ناڕەزاتنی کە بە جۆرێکە بەڵام هێشتا ئەمە دروستیەکی زۆر کەمە لەو هێزانەی کە بە جۆرێک ئەیانەوێت جۆرێک دیفاع لە ئاسایش لە ژیان لە گوزەرانی خەڵکەیانەوێت نەوێک لە حرمەت و کەرامەتی خەڵکی کوردستان پارێزا ئەیانەوێت دەستی دەوڵەتان بۆ هێرشکردن بۆ سەر کوردستان کوردکەنەوە ئەیانەوێت جۆرێک لە ئازادی لە مافی ژیان بۆ خەڵکی کوردستان دابین بکەن و بە جۆرێک لەگەڵ جۆرێک لە حاکمیەتی خەڵکان دیفاع لە دەسەڵاتی خەڵکەکەن دیفاع لە بەرژەوەندی خەڵکان بەڕای من ڕێکەوەیە کە ئەم هێزە ئەم زووت ئەم مەیلە ئەم جەماوەرە ئەبێ خۆی ڕێخات وە خۆی هەنگاو بنێ بۆی کە ئەم وەزع کۆتایی پێبێنێت ئەمەی کە هەیە چاوەڕێ هیچ کەسێ نەکات و ئەمەش بەڕاستی بەوا کرێت کە ئەبێت لە یەکێتی پارتی دوورکەونەوە لە گۆڕان و لەوانتر دوورکەونەوە لەمەوە هێزانی بۆژوازی کە بەناوی جۆراوجۆر ئیدعاکەن ئەمانە هیچی ڕێگەی چارەسەر نین ئەمانە تەنها درێژکردنەوەی ئەم وەزعەیە چاواشەکردنی خەڵکە خۆکنە چاوی خەڵکە ڕاگرتن دۆخەیە بۆیە یەک ڕێگە هەیە لەو ڕێگە زیاتر لە بەردەم خەڵکی کوردستان نەماتەوە بێ خۆی بێتە مەیدان بۆ ئاڵوگۆڕ لەم دۆخی کە ئێستا هەیە بە قازانجی خۆی بە قازانجی بەرژەوەندی خۆی بە قازانجی کەرامەتی خۆی بە قازانجی بەرگریکردن لە بەها ئینسانیەکانی کۆمەلگای کوردستان لە بەها و قەو قیەمەی ئەزان چۆنە خەڵکی کوردستان پێی ناخۆشە کە ئێستا ئۆپۆسیۆنی ئێرانی لە کوردستان عێراق بۆ شوێ مامەڵەیەکری بەڕاستی پێی ناخۆشە ئەزان چۆنە
خەڵکی کوردستان تەجروبەی هەیە لەگەڵ خەڵکی ئێرانە بابامانە ڕاستە مەسەن ئەحزابی سیاسی ڕەنگە من لەگەڵ ئەجندا و سیاسەتی هیچ ینی هیچیانە نەبم بەڵام تەخیر ئەمانە هێزێکی سیاسی لەلاەن دەوڵەتی سەرکوتگرەوە سەرکوتەکەن کە ئەم دەوڵەتە ڕۆژانە خەڵکی ئەدامەکە لە کوردستانی ئێران و لە ئێرانە ئازادی خوازان سەرکوتەکە قەت و ئامیانەکە خەڵک سەمپاتی هەیە خەڵک احساسی هەیە سۆزی هەیە بۆ خەڵکی ئێران بۆ خەڵکی ناڕزەوە و بە جۆرێک لەگەڵ ئەوەیە کە میهێزانە بێ ئازادن لە کوردستان ئێران نەک جمهوری ئیسلامی ترۆریان بکە نەک سەرکوتیان کە نەک کرێنە کەمپۆ نەک محاسەرە بکەن دوای وەکو مجاهید قەت و ئام بکرێن بەڕاستی ئەوەیە کە بە بڕای من ئەم خەڵکە ئەبێت خۆی بێت ئەم دۆخە بگۆڕێت و لەمە ڕێگەیەکی زیاتر نەماوە هیچ ڕێگەیەکی تر نییە غێری ئەوەی کە بەڕای من کوردستان ڕوو لە تونێلێکی تاریکە. پێشەوەی کۆتایی پێبێنین ئەمەوێ پرسیاری ئەوەش بکەم کە لە کاتی ئەم حاڵەتانەیە بە تایبەتی دوای ئەوەی کە لە فڕۆکەخانەی کوشتتوکاڵی عربەتە ڕوویدا لە سەڵاتدارانی هەرێم و بە تایبەتی یەکێتی داوا نەکرد کە حکوومەتی عێراقی بێتە سەر خەت و هەروەها ئەوەی کە پێوترێت سەروەری خاکی عێراق بپارێزێت و دەخالەتی هەبێ هەم ئەم داوایی چی ئەگەێنێت و هەم بێدەنگیەکەی حکوومەتی عێراقیش چی ئەگەێنێ؟ بەڵێ بەڕای من داواکەی ئەوان معنای زەلیلی خۆیانە زانین چۆنە ئەوان ئەگەر ئەوان بەشێکن لە عێراق و تەوەقعیان لەوێ کە عێراق بێنە بیان پارێزێت دەی زۆر باشی تو باسی قواری هەرێم بۆکەن و باسی حکوومەتی هەرێم بۆکەن و با بڕۆن تەسلیمی عێراق بنەوە بڵێ بابی گەنجەی عێراق با بێ حدودەکان پارێزێت بەڕای من غێری زەلیلی غێری ئەوەی کە هیچ نین ئەترافکردنە بۆی کەمانە هیچ نین هیچیان پێ ناکرێت و ئەسڵ ناتوان خەڵکی کوردستان پارێزن و هەموو پارەیەی کە لە داهاتی خەڵکی کوردستان ئەیدزن بۆ خۆیان ئەو هەموو سەروەتەی کە ئەیدزن بۆ خۆیان ئەو هەموو باجوگومرکەی کە ئەی وەریەگرن ئەو هەمووی کە بە شێوازی جۆراجۆ نەوتی دزی و قاچاقینەکە ئەمانە مەجموعەی مشەخۆرن کە لەسەر گوزەرانی خەڵک لەسەر ژیانی خەڵک لەسەر ئەمنیەتی خەڵک لەسەر ئایندەی خەڵک خەریکن خوان ئەمانە وەکو مشەخۆر وەکو زەرو وەکو میشولە ئەمانە خەریکن خوێنی خەڵکەم ژن لەوە زیاتر شتێکی ترین ومان بە شێوەیەک ناتوانن دیفاع لە خەڵک ساکرد ئەو ینی زانج ئەو هەموو پارەی کە ئەو هەموو چەکداری ئەوان هەیەیان ئەو پارەی کە بۆ چەق و چۆڵی ئەوان سەرفەکرێت بەڕاستی ئەگەر ئەمە یەک لەسەردەی ئەو هێزە بەس مقاومە بکات بەس دژی ئەمانە بۆچێتەوە کە پەلاماری کوردستانە ئایا بەڕاستی ناکرێ مەسەن ینی سنوور بۆ مەدابنرێ هەتا ناکرا مەسەن بەربەجێشی بە حەشتی شعبی بگرێت لە 16 ئۆکتۆبر بەڕاستی بۆ ناکرا بۆ ئەمانە بۆ مەسەن کاتێک کە چوار چەکدار بۆ شاخۆ مەسەن سپای عێراقیانی ئاج کرده بوو هەتا مەسەن ئێران ینی لە دەورانی شۆش ئێرانە بۆ مەسەن ئەو هێزانە بە جۆرە جمهوری ئیسلامی ناڕەحەت بوو ڕاستە لە تحقیقات تەوازنی هێزی عسکەری مەسەن لە قازانی دەوڵەتەکان بوو بەڵام ینی ئەو حقیقەتە بەڵام معنای ئەوەیە کە ئەگەر ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ینی نوعێک ئیرادیان تیا بوایەت ئەیانتوانی مقاومت کرد بەڵام بەڕاستی ئەمان نە ئیرادیان تایە مەجموعەیەک بازرگانی سیاسی مشەخۆرن و هیچ ینی غێری خۆداوەڵەمەکردن غێری دزیکردن غێری تاڵاچێتی هیچ مەبادییان نییە هیچ قیمەتیان نیە و مەناعەتیان نییە خەڵکی کوردستان بەڕاستی ینی چۆڵە ئەڵە گورگار خواردوو بکەن لە پێناوی بەرژۆندەکانی خوانەوە هیچ باکیان بە ئایندەی خەڵکی کوردستان نییە ئەوەی عێراقیش ئەگەڕێتەوە سەر عێراق بەڕاستی وەکوتم عێراق بەزانین چۆنە ناتوانێت دیفاع لە خۆی کات ناتوان دیفاع لە سنوورەکانی بێت هەتا گەر لە بەسرەش دەوڵەتی هجوومکاری چی پێ ناکرێت نەک لە کوردستانەوە وێ بە بڕامی غێری بۆڵەبۆڵ نەبێت ئەویش پێ ناکرێت واقعیەتی عێراق وایە مەجموعەیەک زانین تۆ دەوڵەتێکی مرکزی نییە مەجموعەی میلیشیا حکومەکەن کە لایەن ئێران و ئیدارەکە بەڕاستی ینی ئەوەی دەوڵەتێک کە بتوانێت هەتا سنوورەکەی خۆی پارێز چوارچێوەی ئینەکە پارێز بەڕاستی یا بێت دەوڵەتێک بێت جەماوەری لەگەڵ بێ کەم جەماوەری بیپارێزێ یا بێت دەوڵەتێک بە بەڕاستی دەوڵەتێکی بابڕێ هەتا متعافی بۆ ژوادێک کە هێز و چەی شقوتێ بیپارێزێت دەوڵەتی عێراقی نە خەڵکی لەگەڵا بتوانێت وڵاتەکەی بپارێزێت نە دەوڵەتێکی مەسەن بۆ شقڵێک کە بتوانێت جێیشێکی منەظەمی هەبێت بتوانێت ئەوەی کە پێڵەن سیادی وەتەنی پارێزێت بۆیە بە بڕای من دەوڵەتی عێراقیش دەوڵەتێکی شلوێ بێدەسەڵات کە توانایی داپارێزی سنوورەکانی خۆشی. محسین کەریم سەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدانی و لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە و ڕێز و سڵاویشمێ بۆ پێشەنگ بۆ بینەران و بیسەرانیش پێشەنگ تیڤی بیشم بڕن کە بۆی سەرماوە تۆزێک کۆکەم هەبوو جارجار ڕەنگە ئیزعاجم کردن داوا لێ بنەکەم. بە هیوای سەلامەتی. زۆر سپاس. ئازیزان سوپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە بۆ نردنی ئەو سەرنج و پێشنیارانە بەداخەوە نەمانتوانی هەمووی تاوتۆ بکەینەوە ئێستاش لە کۆتایی بەرنامەکاندا هەندێک سەرنج و تر هاتن بەڵام لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.
بێت.